ئەی ئەو کەسانەی کە ئاڵتون و زیو دەکڕن بە قەرز بە قیست، ئەی ئەو کەسانەی کە پارە ئەدەن و دوای 10-15-20 ڕۆژ مانگێک ئاڵتونتان بۆ دێت بە هەرزانتر یا زیوتان بۆ دێت، وەڵڵاهی ئەو ئیشەی ئێوە ئەو کەسابەتەی ئێوە حرامە و تاوانێ زۆر گەورەی و ڕیبایە. ئاڵتون کڕین بە قەرز، زیو کڕین بە قەرز، ئەگەر نیو سەعات بێ، سەعاتێک بێ، ڕۆژێک بێ، قیست بێ، قەرز بێ، ماوە بێ، هەمووی ڕیبایە، هیچ خلافێکی تیان نییە مەسەلە. بۆیە لە خوا بترسن، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی صحیح مسلمدا فەرمووی وما كان يدا بيد فلا بأس به وما كان نسيئة فهو الربا. ئەوەی دەست بەدەست بێ کڕینی ئاڵتون و زی و فرۆشتن و کڕینی دەست بەدەست، ئەوە ئاڵتونەکە ئەوە پارەکە، ئەوە زیوەکە ئەوە پارەکە، ئەوە ئەفەرمێ هیچی تدا نییە. بەڵام خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم وما كان نسيئة، ئەوەی کە تاخیری تیابێ، قەرزی تیابێ، فهو الربا، ڕیبایە. ئەم ڕیبایە کە ئەمڕۆ پەیا بووە، خەڵک سەری تێکردووە، ئیزدیحام دروست بووە، ئاڵتون دەکڕێ، زیو دەکڕێ، کاکە با هەرزانتر کە مانگێتر دەکات دەست، 20 ڕۆژتر دەکات دەست، وەکو قماری لێ هاتووە. بەڕاستی ئەمڕۆ کابرا لە قازانجا بیانی زەرەری عەجایە بکات. بۆیە ئەوە ڕیبایە، ئاگادار بن تاخیر بوون دەست بەدەست نەبێ، وەری نەگری ئاڵتونەکە و تاخیر بۆت بێ، ڕیبایە، زیوەکەش بە هەمان شێوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە، سوێن بەو خوایە کە گیانی منی بەدەستە. گوێ بگرن ئەی ئەو کەسانی کە ئام ئیشە حرامە دەکەن، سوێن بە خوای گەورە، کۆمەڵێک کەس لە ئومەتەکەی من، ئومەتی منن، شەو دەخەون، بەڵام بەیانی خوای گەورە دەیان کاتە مەیمون و بەراز، مەیمون و بەراز، پەنا بە خوای گەورە، شکلی مرۆڤایەتیان لێ دەسێنێتەوە. ئەمە لە صحیح تەرغیبایە، خوای گەورە سوێن بەخوا دەیان کاتە مەیمون و بەراز. بۆچی؟ لەبەر ئەوە فەرمووی چەند سیفەتێکیان تیا، یەکێک لەوانە حرامەکان حەڵاڵەکەن بۆ خۆیان. ڕیبا حرامە، خوانە ناسێک فتواتان بۆ داڵێ ئاڵتون بە قەرز دروستە، لەسەر هەر چۆن مەزەبەکە حرامە. ودەفەرمێ وەئەکلیهم الڕیبا، لەبەر ئەوەی کە ڕیبا ئەخۆن، ڕیبا حەڵاڵ دەکەن، حرام حەڵاڵ دەکەن، خوا دەیان کاتە مەیمون و بەراز. بۆیە لە خوا بترسن، ئاڵتون، زیو، بە قەرز، بە قیست، بە تاخیربوون، بە هەموو شتێک ڕیبایە و تاوانێ گەورەیە. با خوای گەورە نەمان کاتە مەیمون و بەراز و عیبرەت. بترسین، شەو خەوتونە بەیانی دەبنە مەیمون و بەراز، بە دووری مەگرە. پێغەمبەری خوا فەرموویەتی ساسەم سەد وایە ئینسانی ئیماندارە بێ بترسێ. وەڵڵاهی شەوان کە دەخەوم، هەموو شەوێک آخر وشە دەڵێم لا إله إلا الله، ئەڵێم نەک بەیانی هەڵەسم ببرم، چێڵش بەیانی هەڵەسمەوە، تەواو ژیان چییە؟ دەمارێکە جەڵدەیە دەماغ لێتە دا و دەمڕی کۆتای بە ژیانەتی، ڕۆحەکە لێ دەسێنرێتەوە. بخەوە آخر وشت با لا إله إلا الله بێن.